یەکەمین هەواڵیشمان بە هەفتە نمایشی سلێمانی فاشن ویک دەست پێکەین کە سلێمانی فاشن ویک بەڕێوەچوو. لە سلێمانی فاشن ویکە دیزاینەرەکان نوێترین و جوانترین دیزاینەکانی خۆیان لە بەری نمایشکارەکانە نمایش کرد کە بێگومان سلێمانی فاشن ویک بۆ بە بازاریکردنی ئەو بەرهەمانەیە کە با بڵین ئەو دیزاینەرانە دروستیەکەن و هەندێک دیزاینەری تێدا بوو کە لە نێو هەفتە نمایشەکەیە نوێ بوون توانیان دیزاینەکانی خۆیان لە نێو هەفتە نمایشەکەیە ناساندنی بۆ بکەن. هاوکارمان ڕەوەند لە نێو هەفتە نمایشەکەەوە لەوێ بۆ ئامادە بۆ بورگێکی بۆ ئامادە کردوین و لەگەڵیان نادووەوە با ئێمەش بەیەکەوە بینەری ئەو بورگەیە بین. سڵاوتان لەبێت. شاری سلێمانی وە کەمیشان ناوەندی داهێنان و جوانی بۆ ئەم ڕۆژ کۆمەڵێک دیزاینەری زۆر بەتوانای کوردستان نوێترین کۆلێکشن و دیزاینەکانی خۆیان هێناوەتە سەر ستەیج و هەوڵەدەن پیشەسازی جلوبەرگی کوردی زیاتر بەرەو پێش بەرن. ئێمە گرنگترین ساتەکان و ساتی خۆ ئامادەکردنی نمایشکارەکانتان بۆ گوازینەوە لەگەڵ چەند دیزاینەرێک نمایشکاران گفتوگۆکەین لەگەڵمان بن. هەستت چۆنە کە نوێنەرایەتی دیزاینەرێکەکەیت کە نوێترین دیزاینەکانی ئەو لەسەر ستەیج نمایشەکەیت؟ سڵاتان لەبێم کاتتان باش. من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ توانیم لەم کۆلێکشنە جوانە بەشداری بکەم کە بۆ جاری سلێم لە شاری سلێمانی ئامادە کراوە ئەم فاشێشە جوانەمان و من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ بەشدارە بم لەگەڵ ئەو دیزاینەرە جوانانەیە و لە هەمووشی خۆشتر کە ئەوەیە جلی کوردیم پۆشیوە کە بەڕاستی جێگەی شانازیە بۆ من کە جلێکی کوردیە یعنی ڕەسەنایەتی کورد دەرئەخات یعنی بەڕاستی جێگەی شانازیە کە دیزاینەرەکانمان یعنی جلەکانیان کولتوری کوردەواری کۆنیان هێناوەتەوە ناو دیزاینەکانمان. دەستخۆش. جیاوازی چییە کە جلوبەرگی کوردی نمایش بکەیت لەگەڵ هەر جلوبەرگێکی ترا؟ چۆن خۆتی بۆ ئامادەکەیت کە جلوبەرگی کوردی نمایش بکەیت؟ خۆی عادەتەن هەموو جلەکان جوانن بەس بەڕاستی جلی کوردی ینی تایبەتە بۆ ئێمە چکە ئێمە کوردین یعنی بەڕاستی کە جلی کوردی لەبەرەکەی هەستەکە ینی کەسێکی تری هەست بە شانازیەکەی ینی هەستێکی زۆر تایبەتە پێ بەخشێت. خاتوبێنە نمایشکارێکی جوان کە ئەمڕۆ بەشدارە بێت لە وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی. هەستە چۆنەکە ئەم ئەزیە جوانە نمایشەکەیت؟ زۆر دڵخۆشم کە ئێمڕۆ هاتووم نمایشەکەم بە عەزیەکەمەوە زۆر بە فەرۆشم نازانم. باش زیاتر حەز بە چیەکە؟ حەز بەوە کردووە کە جلوبەرگەکە لەبەرتایە یان حەز بە چوونە سەر ستەیج و نمایش و جۆڵەکانەکەیت؟ حەز لە هەموو شتەکانەکەم. هەر بژیت حەز لە چ ڕەنگەکە؟ حەزم لە پەمەییە. باشە بە هاوڕێکانە وتووە کە لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بەشدارە بیت؟ بەڵێ. باشە حەزەکێکی گەورە بووی بوو بێ چی؟ حەزەکەم ببم بە دکتۆر یان مامۆستا. هەر بژیت دەستەکانە خۆش بێت. سپاس دەکەم. سڵاوت لەبێت وەک دیزاینەرێک باسیێکی کۆلێکشن و دیزاینەکەی خۆتم بۆ بکەیت کە بە دیزاینی جلوبەرگی منداڵان بەشدار بوویت لە وەرزی سێمی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی. سڵاوتان لەبێ من خاوەنی براندی ژن دیزاینم و بە کۆلێکشنی لونا بەشداریم کردووە لە سێمین هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی کە تایبەتە بە مناڵەکانم زۆر جوان ڕێک خستووە بە باشی بیرم لە کۆلێکشنەکەم کردوتەوانێک کە تعبیرەکات لە مانگ و لەو درەوشانەوەی مانگ لە تاریکیشەوە ئینشەڵڵا ئەیبینن و لێ ڕازیە بن کە لەسەر ستەیج چۆن ئەدرەوشێتەوە وەکو مانگ و
سەرنجی هەمان ڕابکێشێت ئینشاءالله و دە پارچەیە دەست خۆش مناڵەکان تا چەند دڵخۆشن کە بەشدارن لەگەڵ تۆیە و نمایشی دیزاینەکانی تۆکە. خۆشبەختانە مناڵەکان زۆر حەزیان لەو ئیڤنتانەیە و دڵخۆشن بۆی کە بەشدارە بن لەسەر ستیج دەرەکەون بۆ هەنێکیان ئەزمونێکی تازێ بۆ هەنێکیان کردویانە بەڵام خۆشبەختانە هەمیان دڵیان پێ خۆشە و زۆر باشیشن لەگەڵ وەزاگەیە. خاتو ترێسلااو لێ بم کاتەوە باش وەکو ڕاهێنەری نمایشکارەکان باسی کارەکەی خۆتم بۆ بکە. سڵاو ئەم کاتتان باش زۆر بەخێر هاتن تەمان وەکو یەکەم ساڵی من کە بەشدارم لەم ئیڤنتە جوانە وەکو ڕاهێنەری نمایشکارەکان تەمان ئیشێکی قورسە ئاسان نییە چکە نمایشکارەکان زۆرن و دیزاینەکانی زۆرە و من ئەبێت وا کاتەکانم تەرخانکەم کە بۆ هەر نمایشکارێک کاتێکی تەواو و تایبەتی بەمێ بۆی کە چوونە سەر ستیج بتوانن ئەو نمایشەی کە من پێیان ئەڵێم بە تەواوەتی پێشکەشی بینەر ئازیزەکانی بکەن و قورسەی ئەمیشەی من لەوەیە کە چۆن فێریان کەم ئەدائی دەموچاویان چۆن بێت کە چۆن سێقەیەکی تەواو بخۆیان هەبێت کە ئەچنە سەر نمایش کە ئەوەی کە من پێیان ئەڵێم هەم بیریان نەچێتەوە چکە عادەتەن گاچیتە سەر ستیج سترێسیەکت پێوە قەلەقەیەکت پێوە هەیە متوانین کە ئەو قەلەقەیە تۆ زەکەم کەمەوە لەسەر ئاستی هەم دیزاینەرەکان و هەم نمایشکارەکان طبعاً کە ئەچینە سەر ستیجەکە کۆمەڵێک یاسا و ڕێسای هەیە کە منە بێت بە نمایشکارەکانی بڵێم بۆی جوانترین ئیش پێشکەشی بینەر ئازیزەکانی بکەن چکە لە کۆتاییە ئەو هەموو هیلاکەی باکستیج لە نمایشکارەکانە ئەبیندرێت جلەکان دیزاینەکان ئەو ئەدائی دیکۆر و هەمووی لە نمایشکارەکانە ئەتوانین سێری بکەن و بڕوانێ لە ڕوئیای بینەرەوە طبعاً ئیشەکەی من یەکێکە لە ئیشە دەگمەنەکان ینی زۆر کەس نییە کە بتوانێت ئەم ئیشە تەطبیق بکات بەسەر زۆر نمایشکارەکانە طبعاً من دوای چەندین گەڕان بە دوای سەرچاوی جیاوازە کە بتوانم معلومات کۆ بکەمەوە لەسەر ئەوەی کە چۆن باشترین ڕاهێنان لە مودەتێکی زۆر کەمە کە من بڵم توانم کەمتر لە هەفتەیەک من کارم لەگەڵ نمایشکارەکانە کردو طبعاً قورسە لە بەرەوەی کە منە بێ نمایشکارەکان بناسم بتوانم بزانم ڕێگەیەک بدۆزمەوە کە چۆن مرتاحن کە لەسەر نمایش بڕۆن و کارێکی قورس بوو بەڵام بە خۆشحاڵیەوە کە ئێستا توانم بڵێم بە شێوازێکی زۆر باش هاتوونەتە سەر ستیج بتوانن نمایشێکی زۆر جوان پێشکەشی بینەری بکەن. دەستخۆش چەند دیزاینەرێک بەشدارن و هەر دیزاینەری بە کۆلێکشن و دیزاینی جیاواز بەشدارن ئەکرێت بڵین جوڵەی نمایشکارەکان بۆ هەموو دیزاینەکان وەکو یەکە یان نەخێر لە دیزاینەرێک بۆ دیزاینەرێکی تر جیاوازە بۆی کە نمایشکارەکە بتوانێت چیرۆک و پەیامی دیزاینەرەکە بگەێنێت. تەمان بۆ هەر دیزاینەرێک خۆی فکرەیەکی هەیە ئەو فکرەیە ئەوێت پیشانی بینەری بات بۆیە منە بێت بۆ هەر دیزاینەری نمایشێکی جیاوازی بۆ دابنێم کە بتوانم ئەو فکرەی کە لە مشکی دیزاینەرەکەیە پیشانی بینەری بم طبعاً بێت من کۆلەکشنەکان سێر بکەم دانە بزانم کێچی بەرئەکەوێت کام نمایشکارە چجلێکی بەرەکەوێت چۆن بتوانم لەگەڵ درێسەکە لەگەڵ دیزاینەرەکە ببەیەک چکە من ئیشەکەی من نابێت ئەوە بڵێ جلەکە حەسفی نمایشکارەکە بکە یان نمایشکارەکە حەسفی جلەکە بکات ئەبێ پێکەوە بن بۆی یەک ڕۆیا پیشانی بینەر بن طبعاً بۆ کۆلەکشنەکان هەیە جلی کوردیە من ئەبێت نمایشێکدا بنێم کە تایبەتە بە ڕەسەنایەتی جلی کوردی و جلی جوانی ڕنگ و پیشانی بینەر بات بەڵام ئەگەر جلێک بۆ نمونە جیاواز بێت مۆدرن بێت ستایلەکەی جیاواز بێت طبعاً ئەوە بێت وا بە نمایشکارەکە بڵم کە تەواو ڕوئیای خۆی بگۆڕێت لەو جلە کوردی قاڵبەکەی بێتە دەرەوە نمایشێکی تر بکات و پاشان ئەچینە سەر جلێکی تر کە جلی بووکە ئەبێت دیسان هەمان شێوە ڕوئیای خۆی بگۆڕێت ئەنجا هەنێ حرەکات هەیە کە بتوانێت لەگەڵ هەنێ جلا بیکات و هەنێ حرەکاتیشێ نابێت لەگەڵ جلێکی ترا بکرێت بۆی جوانی جلەکە دەربکەوێت و لە کۆتاییشە ئەو دیزاینەرەی کە فکرەیەکی هەیە زۆر خۆشحاڵم کە توانیوێتی ئەو سێقەیە با بە من کە تەمرین بە نمایشکارەکان بکەم کە ئەو فکرەی ئەوان پێشکەشی بینەر کەم و کە زۆر بەمای خۆشحاڵی وەتوانم بڵێم ئیشێکی زۆر جوانیان لەگەڵ کردم و زۆر هاوکار بوون هەم نمایشکارەکان هەم ستاف و هەم دیزاینەرەکان کە توانیویانم لە ماوەیەکی زۆر کەمە یارمەتی بن کە بتوانم نمایشێکی تەواو پرۆفێشناڵ پێشکەشی بینەر بکەم.
سلااوت لەبێت وەک دیزاینەرێک بەشداریت لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی باسێکی کۆلێکشن و دیزاینەکانی خۆتم بۆ بکەن. سلااو لە ئێوە ماندوو نەبن دەستخۆشی و پێزانینی خۆم ئاراستەی هەموو بەرەبەرایەتی پرۆگرامی فەشن شۆی سلێمانی دەکەم بۆ یەکەمین ساڵە شرکەتەکەم زۆر پێم خۆش بوو خۆشحاڵم کە لە سلێمانی شرکەتم کردووە سلێمانیش هەروەکو شاری خۆمە. كردم زمانم كردية من خلقي كردستانم بكلتون جن وبرقل جوازن اجتماعم ما في رواي خوما من يسر بست وآزاد بجيم بند كرام ماليا مخانم بلا من هرنا بزيم كردم 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 خلق كردستان زماني من كردية خدان ولا تقدرين كل سوري من زندية كردم خلق كردستان زماني من كردية